دەمەوێت پێش هەموو شتێک دڵنیاییش بە خەڵکی پارێزگای هەولێر بدەین بە ناو شار و دەرەوەی شار و تەواوی قەزا و ناحیەکان. ئێمە لە ئەمڕۆدا ئەرچێکمان کەوتە سەرشان بۆ خزمەتکردنی سنووری پارێزگای هەولێر. ئەمن دڵنیایی بە جەماوەری شاری هەولێر و دەوروبەری دەدەم و سنووری پارێزگای هەولێر دەدەم. لە ئەمڕۆوە ئەرچی ئێمە بەبێ جیاوازی وەکو هەمیشە ڕاست پێدراوین، هەم لەلایەن جەنابی سەرۆکەوە، هەم لەلایەن سەرۆکی هەرێمەوە، هەم لەلایەن سەرۆکی حکوومەتەوە، تەنها و تەنها ئامانج تێدا ئەوەیە ئێمە بەبێ جیاوازی لە خزمەتی دانیشتوانی سنووری پارێزگای هەولێر بین و بە دڵنیاییشەوە ئامانجمان وایە کە بتوانین خزمەتی باشتر پێشکەش بە خەڵکی سنووری پارێزگای هەولێر بکەین. دەمانەوێت ئەو کارانەی لە ڕابردوودا کە هەندێک جار بووتە هۆکاری دڵزویربوونی جەماوەر لە ئێستا زووە بەڵێنی ئەوە بدەین، بەڵام بە کردار لە ئایندەدا ئەوە بسەلمێنین لە نێوان حکوومەت کە بەرەنجامی قوربانیدانی خەڵکی کوردستان و ماندووبوونی خەڵکی کوردستانە بە کردار دەمانەوە ئەوە بسەلمێنین. هیچ دیوارێک لە نێوان ئێمە و جەماوەر نەمینێ لەوەی کە لە نێوان فەرمانگەکانی حکوومەت نەمینێ کە هاوڵاتیان خۆیانی تێدا نەبینەوە. نا بە پێچەوانەوە هاوڵاتیانی ئەو وڵاتە بوونە ئەو دامەزراوە دەستوریان دروست کردیە، دەبێ هەوڵ دەین خۆشەویستیەکەشی پەرەی پێ بدەین.